پێت وایە دانوستانی نێوان حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراق لەسەر چ بنەمایەک بێت؟ من وەکو هاوڵاتێکی هەرێمی کوردستان بەنسبەت ئەمەی کە لە بەنامەی خۆت ببینە ئەم پرسیارە ئاراستەکراوە کە ئایا دانوستان نێوان حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراق لەسەر چ بنەمایەک بێت، لەسەر بێگومان هەموو خەڵکەوەیە زانێت گەورە و بچووکی کە بنەمای دیالۆگی سیاسی مەدەنی باشترین ڕێگەچارەیە کە لێک تێگەیشتن و ڕێکەوتن لەسەر دەستوری عێراقی بەڕاستی باشترین ڕێگەچارێ نەوەک ڕێکەوتنی سەربازی یاخود کۆبوونەوەیەک سەربازی کۆلێن و سەرباز زەحمەتە بگەنیس ئەنجامێک باشترین حل دیالۆگی سیاسیە ڕێکەوتنە لەگەڵ حکومەتی ناوەندی. سڵاو، من ناوم سەمەد عوسمانە. بەڕێی من دانوستان لەگەڵ عەرەبە هیچ کێشەیەک چارەسەر ناکات. من قەت لەگەڵەوە نیم لەگەڵ عەرەبە دانوستان بکەین. پێم باشە ئەگەر بشمرین بەسەر بەرزی بمرین، مردنەکەم پێ باشترە لەوەی کە بەسەر شۆڕی بچین لەگەڵ عەرەبە دانوستان بکەین. من ئەو ڕێی خۆمە، ڕێی شخصی خۆم. سڵاو، ناوم دیارە خەڵکی باژێرە ئاگرێمە سەبارەت بە دانستاندن نێوان حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان. ئەگەر دانستاندن بکرێت سەر ناوچەدا بڕاوەکان زۆر باش دەبێت وەزعەکە لەبەر خەڵکی کەرکوب و خەڵکی دۆ زۆر ئاوارە بووینە با بگەرنە شوێنی خۆیان زۆر باش دەبێت وەزعەکەش. من فؤاد صالح، مزوری دانیشتەیە خەڵکی هەولێرێ. سەبارەت پەیوەندیت نیوەکە هەولێر و بەغدا من پێ باشە دانوستاندن بێتەکردن ناوبەرە حکوومەتە هەرێمە کوردستانی و حکوومەتە ناوەندی بڕێە حکوومەتێ نەک بڕێکە ئەحزابە بڕێکە حکوومەتێ دانیشتن بێنەکردن و دانوستان بێنەکردن پێک بە بگەنە چارەسەرەکە دیماهی و خەڵکی کوردستانی و خەڵکی عێراقی بگشتی بشن ژیانە خۆ بڕێک و پێکی بڕێوە ببەن.